مامۆستا ئەمیرۆ هاتنە گوندە سرەشکەمە بێت بوومە بێژی کارە و ڕسمێتوان چشتن سەرچاوە برا هەنگەلک بخێرات پێشێداوام بخێرات ناوەتکەین و ئەم سوپاسیا کەنالی ئێزیاتیت بکەین کووە ئەف زەحمەتەکە شای هون ئامادە بوون لڤێ دەڤەرێ و لڤێ بەرفراهیە کو ئێزدی گەشتێتێدا و براستی وەکو هون دبینن ئەڤە ڕەوشە ئێزدیاتیەیە ئەمت بێژنێت توافت ئێزدیاتیە بەس براستی نەمە بەس توافت ئێزدیاتیە هەینە مەجێژنا سەرێ ساڵێ سەرێ ساڵا سۆرە مت بێژنێ سەرێ ساڵە ئێزدیاتیە ئەڤەژی ئەهەنگەکەش ئەهەنگێت ئێزدیاتی ئەمت بێژین توافێت ئێزدیاتی ئەڤە ڕێورسمەکە دەمێ باب و باپیرتمە و کالتمە و ئەژدادتمە ئەف ئاهەنگاتی دەست پێکردنا و خەلکێ مەژی هەرتو دبینی ئەف ئەزدیحامە و ئەف خۆشیە نۆکەژی جارەکەی دەست پێت کرد پوی کاری بەلێ برا ئەڤە ئاهەنگێتمە ئێزدیاتیەنە پراستی ئەم داخوازکەین ملەتێمە ئێزدیاتیە پێنگاوێت مەزم پاوێش بۆ پێشکەفتنێت ئێزدیاتیە ئەمژی وەکو ئاینەکین المجتمعي الجيهاني الدنياي امجي بينغافيت مظلم بافيجين بو بيشكفتنا ملتي ازدياتيه وكو ملتي مسيحي اسلامي هر ملتي جابت الجيهاني ام دا خواس كن امجي وكيوان بين وام سباسياوت كنون اماده بو الفيدري ام دا خواس كن اتحموا عن مدى هونجي اماده من بودنجي ازدياتيه بلافه الجيهاني زور قالك ممنون سوباسيات كاين كاكو مامۆستا بالك كاكو تو چت بيجي بو كانال ازدياتي خيراتنا وحمواتكم ان شاء الله هرف قناه ازدياج سركفتي بتصباسيا وخيراتكم خير بخير خوشي بين هر ان شاء الله كطوافك خوشي كتشيبت ام ازديار ان شاء الله بسركفتي بين وصباسيا كاك مسعودكم يا كاك مام جلال وهر بشرك شك دلي ان شاء الله وقت دلي بورات جيبت صباسيا وات كاين هر بشرك ابينك شيء